تو ئامادەی ژیانی خۆ بکەیتە قوربانی وایە؟ کەوایە پێم بڵێ ئەیە گەرداوی شتێکم لێ کردی کە لە مردن خراپتر بێت. ئایا ڕازیە بیت؟ ئەتوانی داوای ڕاحم لێ بکەیت؟ تو ئامادەی ئەوە باجەبەی لە پێناو خۆشەویستیەکەمانە؟ تۆ قوبوڵیەکەی شو بکەی بە دوژمنەکەم؟ چاوەکانم بۆ تۆ گریابێ تۆش بەڵێنیت بە کەسە کتابم لە دوو چاوی وەکو ئەستێرە من لەبەر چاویەتم لێرە تۆ من نابینی پێم سەیرە